لە پشووی هاویندا هەریەک لە دەستگا خێرخوازیەکانی بەخشین و سۆمای چاوان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە دیاخولێکی پەروەردەیی ئاینیان بۆ منداڵانی بێسەرپەرشت و دایکانیان لە شاری هەولێر کردەوە. مەبەست لەم خولانە گۆشتکردنی منداڵان و نەوجەوانانە بە ئاداب و ڕەوشت و دابوونەریتە پەسەندەکان، ئەمەش لە ڕێگای خوێندنی وانەکانی قورئانی پیرۆز و فەرموودە و بیرروباوەڕی ئیسلامی. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی سۆمای چاوان ڕایگەیاند ئامانجی سەرەکیان پەروەردەکردنی نەوەیەکی تەندروستە لەسەر بەها ڕۆحی و کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی لە تەمەنێکی بچووکەوە ڕەوشتە بەرزەکان لە ژیانی ڕۆژانەیاندا جێبەجێ بکەن. گرنگێکی یەکجار زۆر بە بەشی پەروەردەیداتن، یعنی لە پێش هاوکاریەکانی مادی ئێمە لە خەمی پەروەردەی ئەو منداڵاندا بووینە و هەموو ساڵێک لە زستانان و لە هاویناندا بە خەمی پەروەردەی منداڵەکانەوە بووین. ئەو دەرسانێکەمە پێیان دەڵێن دەرسی قورئان و ژیاننامەی پێغەمبەر سەلام و لەگەڵ دەرسی عەقیدە و بیر و باوەڕ و لەگەڵ ئادابە ئیسلامیەکان فێریان دەکەن بە پشتیوانی خوای. لەلایەکی دیکەوە بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین ئاماژەی بۆ ئەوە کرد دامەزراوەکەیان هاوتەریب لەگەڵ دابینکردنی هاوکاری دارایی و موچەی مانگانە بۆ خێزانەکەم دەرامەت و بێسەرپەرشتەکان گرنگیەکی تایبەتیش بە بوارەکانی پەروەردە و فێرکردن دەدات. یەکێک لە کارەکانمان پەروەردەکردنی منداڵانی بێباوکە، بۆیە ئێمە بەڕاستی زۆر بە گرنگمان زانیوە کە وەکو دەستگای خێرخوازی بەخشین هەموو مانگێک بەر لە پێدانی موچەکانیان ئێمە خولێکمان کردوتەوە لەلایەن مامۆستایانی ئاینی شاری هەولێر و دەوروبەری و پێش موچە پێدانیان خولێکی 2 تا 3 وانەی پەروەردەییمان کردوتەوە بۆ سەرپەرشتیاران و جگە لەمەش بەڕاستی ئەم ساڵی لە پشووی هاوینەدا ئێمە خولێکی 2 مانگامان کردوتەوە بۆ 300 لە سەرپەرشتیاران و وارووە لە منداڵانی بێباوک کە ئێمە بەڕاستی بە گرنگی دەزانین بۆ نێو کۆمەلگا کە دەستگای خێرخوازی بەخشین جگە لەوەی کە ژیان و گوزەرانی ئەم خێزانانی لاستۆ گرتووە بەشی پەروەردەی کەشمان لاستۆ گرتووە. لای خۆیەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش خولی پەروەردەیی تایبەت بۆ منداڵ و نەوجەوانانی کردوتەوە. لەم خولانەدا وانەکانی قورئانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەر و بیر و باوەڕی ئیسلامی و ئادابەکان و زانستی شەرعی بە منداڵ و نەوجەوانان دەوترێنەوە. ئەم خولانە بەشێکن لە پرۆگرامی پەروەردەی کۆمەڵی دادگەری کە لە ڕێی ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکانەوە پیادە دەکرێن لە ڕێیانەوە و لە پشووی هاویندا زۆرترین سوود بە توێژی منداڵ و نەوجەوان و تازە پێگەیشتوان دەگەیەنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.